بەڕای من خەڵکی عێراق و کوردستان تەجروبیان لەگەڵ انتخاباتە هەیە. ئەوان مەسەلەن تا ئێستا ئەوە لە عێراق بە بە شەشەم دەورەی انتخابات، وە لای کوردستانیش زۆر لەوە زیاترە. ئەوان بینیوانە لە ڕێگەی انتخابات و بەرزایی لاڵدرانە گۆڕانکاریێک لە ژیانیان ڕووی نەیاوە. مەسەن هەموو هەر گۆڕانکارێک کە ڕووی یاوێ نەتیجەی خەباتی سەرجادەی ئەوان خۆیان بووە. مەسەلەن کاتێک کە لە ساڵی 2019 لە خەڵکی عێراق لە شارەکانی جنوب و ناوەڕاست ڕاپەڕی و نزیکی تقریباً 600 قوربانی لێکەوتەوە، نزیکی 20,000 برینداری لێکەوتەوە و چەندین کەس اختطاف کران و تیرۆر کران. باشە، یعنی لە نەتیجە ئەمە بوو بە فشارێک کە بە جۆرێک حکومەتی ئەو کاتەی ناچار کرد حکومەتی عادل عەبدولمەجید کە بە جۆرێک انتخاباتی پێشۆخت بکەن. یعنی و دواتر ئەوە بوو کە مستەفا کازمیان هێنا و ئەمانیان هێنا بە جۆرێک گوای پیشاندرا کە منوەرەی خەڵکە. بەڵام بەرحاڵ ئەوەش دەرکەوت کە یعنی هەر هەمان تا دەردی مەسەلە کوردێکە هەمان تاس و حەمام، یعنی شتێک نەگۆڕا لە قازانجی خەڵک. لە کوردستانیشە بەڕاستی خەڵک تەجروبەیە لەگەڵیانە، لەگەڵ کێتی و پارتی، لەگەڵ حزبەکانی تر هەمیشە واسی ئەوە کراوە کە دەنگ بە من بێ ژیانی باشترە بێ ئەوە دوابێ، بەڵام ڕۆژ بە ڕۆژ ژیانی خەڵک خراپترە بێ. مەسەلەن لە کوردستانە دیقەت بە یعنی ئەگەر بەڕای من لە چاو 92 کە یەکەم پەرلەمانی تیاگرا تا ئێستا کەو کاتەوە وەزی خەڵک زۆر خراپتر بوو، دوای ئاوارە بوو هیچ شتێک بەسەری چۆن نەما بوو. ئێستا خەڵک وەزی خراپترە، لەباری سەحا خراپترە، لەباری تعلیم و خوێندنەوە خراپترە، لەباری جادۆمان و خراپترە، لەباری سەکەنەوە خراپتر، لەباری کارەوا و خراپتر، لەباری گرا هیچ شتێکی وەکو جاران نەماوە. بەڕاست تۆ ئەگەر بەراورد دێ بکەی من پێم وایە سەرباری خراپی دۆخی اقتصادی و کاتان، بەڵام دۆخی ئێسەی خەڵک زۆر خراپتر لە کاتێکە بە چەندین ملیاردێر و ملیۆنەر دروست بن لە کوردستانە. یعنی و ئەمە خەڵک ئەیبینێ بەسەر پەرلەمان نەیتوانێت و گۆڕانکاری لە ژیانی بکە، دەنگدان نەیتوانێت بکە، غێری ئەوەی کە کۆمەڵێک مەفتەخۆری خۆسەرین و ئەمانە بوون بە خاوەنی ملیارد دینار و ملیۆنات دۆلار. یعنی من ئەمە پێم وایە کە ئەمە بەرحاڵ بەڵام سەرباری ئەمەش هەمیشە لە بیدایەتە تەمەن لە بیدایەتە سارد و سڕێک هەیە. مەسەن هێشتا ئەم کەوتۆتە سەرەوەی کەم هێزان چ نەتوانن چاواشەکاری بکەن لە داهاتووە، چ نەتوانن خەڵک چاواشە بکەن، بەتابەتی هێزە بۆرژوازیەکان بتوانن خەڵکی زیاتر ڕاکێشن، بەتابەتیوان لە بەرامبەر یەکتریان مەسەن هاانی یەکتریان ئەحساساتی یەکتریە جوڵێنن، بەتابەتی ڕق و کینە دروست دەکەن. مەسەن ئایا ناسیۆنالیستە کوردەکان چ نەتوانن ڕق و کینە بەرامبەر بە عەرەب و بە بەغا زیاکەن تا مەسەلەن خەڵک بەغداد زیاکەن تا خەڵک بە ناوی قەومیەت و کوردایەتی نازانم کێوە لەکوێ بیبن بیان بە ناو سەر هین، یا مەسەن یەکێتی و پارتی لە بینی یەکە بتوانن مەسەن فەزای دروستکەن کە خەڵک لە ڕقی یەکێتی بچێت دەنگ بە پارتی بە لە ڕقی پارتی دەنگ بە یەکێتی بە وە بە پێچوانەوە لە بەرامبەر مەسەلەن ئەوانە دەنگ بە بەشێ لە ئۆپۆزیسیۆن بن. ئەمە بە بڕای من وەکوتم من لە پرسیارەکەی وتم هێزێکی ڕادیکاڵ و ئینسانی نییە تا ئێستا. ئەگەر بۆ نمونە فەرەزەن ئەمە فەرەزیات و گریمانێ بڵێن ئەگەر لە ناو ئەم هینانە هێزێک دەرکەوت کەوتی بابە منەوە پلاتفۆرمەی حیزبی کۆمۆنیست دیفاع لە یەکەم وەکاری بۆکەم، ڕەنگە ئەوە مەسەن بتوانێت لانیکەم بەشێک لە خەڵک ئەوانەی کە ئومێدێکە باڵ گۆڕ بێ بێنێت مەسەلەن بە ئومێدەوەی کە گۆڕانکە دەنگ بەو لایەنە بادوە ئەوەش ئەتوانێت کاریگەری هەیە. بەڵام ئایا چەند ئەتوانی کاریگەری دابنێ؟ بەڕای من ئەوەش بەرحاڵ بەسرا بۆ فەزای کە دروستە بێ و بەو جێگەی کە ئەو لایەنە ئەتوانێت لەناو پرۆسەی انتخاباتە بەدەستی بێنێەوە تەبلیغات و پروپاگاندا و هەتا بە جۆرە قەناعەتکردنی خەڵک. بەڕای من دوای چەندین دەورە لە متمانەی خەڵک بە هەڵبژارد و باڵگۆڕ ڕەنگە هەتا سەخت بێ، کەسان هەتا سەخت بێ ئێمەش ئەگەر بەشداری مەکە سەخت بێت بە خەڵک بڵێن خەڵکی وەرە بەشداری بکەن دەنگ بە ئێمە بڵێ ئێمە توانین شەڕێکتان بۆ بکەین لەوێ، ڕەنگە ئەمە سەخت بێ بەڕاستی. بۆیە بەرحاڵ وەکوتم سەرەتا وایە سەرەتامە مەسەڵەن ئەمانە فاکتەران دەوریە کە خەڵک بێئومێدە بەرامبەر بە هەڵگۆڕ لە ڕێگەی انتخاباتەوە پەرلەمان ومانە و هەنگاوی دومیش ڕەنگە مەسەلەن دەورەی ینی تا بەرەو زیاتر بەرەوەختی دەنگدانەکە بڕۆین، ڕەنگە و فەزای کە ئەحزاب بۆرژوازیەکان و پۆسیۆن دەسەڵاتدار ئەتوان دروستی کەن، ڕەنگە بەشێ لە خەڵک بەرێتە سەر سنووقی دەنگدان و یان ئەوەی کە هێزێکی تر بۆ نمونە هێزێکی ڕادیکاڵی ئینسان دۆست پیا بێت و مەسەلەن ئیدعایەکێ بێت و بەم پلاتفۆرمە بتوانێت لەسەر بەشێ لە خەڵک کاریگەری دابنێ. بەرحاڵ ئەوانە ڕۆژانی داهات و بەڕای من پیشانیات کە فەزاکە بەرەو کێوە ڕوات.